گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم میوانەکەم بەڕێز یۆکۆ ڤیجیمورا بەرپرسی ئۆفیسی هەولێری ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی لە عێراق لەگەڵ من ئامادە دەبێت. بەڕێز یۆکۆ زۆر بەخێر بێت. سەرەتا دەمەوێت بزانم کە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ داڵدەدان و هاوکاریکردنی ئاوارەکان چۆن هەڵدەسەنگێنن؟ سەرەتا زۆر سوپاس بۆ ئاگەشتکردنم ئەمڕۆ. دەمەوێت باس لەوە بکەم کە سەرەتا دەستخۆشی لە ئەو میواندارەی خەڵکی هەرێمی کوردستان دەکەم و حکوومەتی هەرێمی کوردستانش کە پێشوازیان لەو خەڵکە کردووە ماڵ و حاڵی خۆیان بەهۆی جەنگ و پێکدادانەوە جێهێشتووە. دووەم شتیش دەستخۆشی لەو سەرکردایەتیە دەکەم کە لەلایەن هەرێمی کوردستان و حکوومەتەکەی بینیمان چۆن هەماهەنگیان کردووە و چۆن ئیدارەی کەمپەکانیان داوە بە هەمان شێوەش هەماهەنگیان لەگەڵ لایەنی دیکەش کردووە بۆ تەرخانکردنی هاوکاری مرۆیی بە هەمان شێوەش چۆن هەماهەنگیەکی باشیان کردووە لە نێوان وەزیرەکان و ئەوانەی لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراقیش هەماهەنگیان کرد. ئەپرسم حکوومەتی هەرێمی کوردستان پابەندیەکانی خۆی بەرامبەر بە ئاوارەنەوە خۆیەکان جێبەجێ کردووە؟ زۆر سپاس بۆم پرسیارە. ئەوان بە شێوەیەکی باش توانای خۆیان دەرخستووە کە چۆن یارمەتی ئەو کەساندن کە پێویستیان پێەیە، نەک تەنیا پێشوازیان لەو کەسانە کردووە و هاوکاریان کردوون ئەو کەسانی کە ئاورە بوونە، بەڵام جگە لەوەش بە باشترین شێوە خزمەتگوزاری سەرەتاییان بۆ تەرخان کردووە بۆ ئەوەی بە سەلامەتی بە شێوەیەکی کەرامەت مندانەش بژین لە هەرێمی کوردستانی عێراق. باشە، پێویستە گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان بە شێوەی ئارەزومەندانە بێتیان بە زۆرم لێ بنێردرێنەوە. بەدڵنیاییەوە وەک ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ پشتیوانی لەوە دەکەین خەڵک بە شێوەیەکی ئارەزومەندانە بگەڕێنەوە لەو بڕوایەداین دەبێ خۆیان بڕیار لەبارەی خۆیانەوە بدەن. منیش دەبینین کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرالی پێویستە ڕێکاری پێویست بگرنە بەر بۆی خەڵکی ئاوارە کە لە کەمپەکان جێگیر کراون خۆیان بڕیار بدەن چۆن بگەڕێنەوە، هەروە دەرفەتیشیان بۆ تەرخان بکەن بگەڕێنەوە، دەرفەتیان پێ بدرێ بگەڕێنەوە بۆ ماڵ و حاڵیان بۆ گوندانێکە جیان هێشتون سەیری بکەن بزانن دۆخەکەی چۆنە، دواتر قەرەبوش بکرێنەوە، هەروە زانیاریشیان بۆ تەرخان دەکەن کە چۆن بگەڕێنەوە. بۆ نمونە ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی چۆن هەماهەنگی دەکات لە گەڕانەوەیان. بڕوامان وایە جێهێشتنی ئەو کامپانە ناگاتە ئەو دەرەنجامەی کە ئەوان هەر بە ئاوارەیی دەمێننەوە، بۆیە دەبێ زەخت لەوە بکەینەوە پەروەردەیان بۆ تەرخان بکرێت، تەندروستیان بۆ تەرخان بکرێت، خزمەتگوزاری دیکەیان بۆ تەرخان بکرێت، خۆراک، شوێنی شتەجێبوون، چەندی شتێکەکەیان بۆ تەرخان بکرێت. ئەمەش تەنیا لەو کاتە ڕوودەدات ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال هەماهەنگیان. زۆر باشە. بەڕێز یۆکۆ، ئایا پلانی حکوومەتی هەرێمی کوردستانی تایبەت بە مافی مرۆڤ لە هەموو بوارەکاندایە؟ هەموو بوارەکانی گرتووەتەوە؟ بەڵێ ئێمە لەو دوو ڕۆژە لە کۆنفرانسە بینیمان کە چۆن بەرەو پێشچوون هەبووە لە پلانی کارەکانی مافی مرۆڤ بوونم لەگەڵ لایەنەکانی دیکەش باسمان لەوە کردووە هەندێک بۆشایی هەیە لە هەندێک بوار، بۆی ئێستا زیاتر کارمان کردووە وەکو ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی بەردەوام دەبێت لە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی و پشتیوانی لە سەرکردایەتیەکەی دەکەین لە دۆخی ڕاگوزاری لە لایەنی هاوکاری مرۆیی بۆ لایەنی بەرەو پێشچوون. هەمیشە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین و بە هەمان شێوەش لەگەڵ ئەو کەسانەی کە ئاوارە بوونە بۆ ئەوەی ئەو کەسانی ئاوارە بوونە دەستیان بگات بە چارەسەرەکان و پێداویستیەکان بۆ ئەوەی ئەم شتە مسۆگەر بکرێت. کارمان لەو ناوچانە کردووە کە بۆیان دەگەڕێنەوە
زەختمان لەوە کردووە پشتیوانی لەو کۆمەڵگانە دەکەین لەوەی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەگەڵ یەکدی زیاتر بگونجێن لەگەڵ دەسەڵاتەکانی ناوخۆیش کارمان کردووە بۆی بتوانن هەست بە سەلامەتی بکەن کاتێک دەگەڕێنەوە بۆ ماڵ و حاڵیان. بەڕێز یۆکۆڤیچ ئەڵەنگاریەک دەبینن لە بەردەم گەڕانەوەی ئاوارەکان بۆ سەرزێدی خۆیان؟ زۆر سپاس بۆم پرسیارم. دام بۆ دەنێن کە پێویست بۆ هەیە بۆشاییەکان پڕ بکرێنەوە بەڵام ئەمە گۆڕانکاری یاخود گۆڕین لە پارەدارکردنەکان هۆکار بووە لەوەی نەگەن بە دۆخی بەرەو پێشچوون. ئێستا لە دۆخی ڕاگوزەر داین پێی دەگوترێ ئێمە هەوڵ دەدەین زیاتر هاوکاری ئەو خەڵکانە بدەین لە ڕێی حکوومەتەکان ئەو کەسانی بەتایبەت کە ئاوارە بوونە بۆی چارەسەری درێژخایانیان بۆ تەرخان بکرێت. ئێمەش پابەندین بۆی پشتیوانی لە هەموو لایەنەکان بکەین نەک تەنیا ئەوانەی کە ئاوارە بوونە بەڵکو ئەو کۆمەلگانەش کە پێشوازیان لێ دەکەن بەتایبەتی ئەو کەسانی کە دەگەڕێنە بۆ کۆمەلگەکانی خۆشیان. ئەوەش مسۆگەر دەکەین کە پشتیوانیمان بە بەهێزی بەبەردەوام بێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ڕێکخراوێکی زۆر باشە. بێگومان دەزانن کە هاوکاریە نێودەوڵەتیەکان بۆ ئاوارە و پەنابەران زۆر کەم بۆتەوە. دەتوانم بزانم ئێوە وەکو ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ لەم بارەیەوە چیڵێن؟ کە دەتوانێت پرسیارەکە دووبارە بکەیەوە؟ باشە. هاوکاریە نێودەوڵەتیەکان بۆ ئاوارە و پەنابەران زۆر کەم بوونەتەوە. ئێوە وەکو ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ چیڵێن لەو بارەیەوە؟ لەبارەی ئەوانی کە ئاوارە بوونە چونکە توانایی هەروەک دەزانن توانای حکوومەت لەوانەیە سنووردار بێت یاخود زۆر فراوان بوو بێت بۆی کۆمەڵگەی نێودەوڵەتی هاتن پشتیوانی لە حکوومەت بکەن. ئێستا دەبینین تواناکان زیاتر بوونە و لۆ بڕواایەدان کە دەتوانن ئەو دۆخە ڕاگوزەریە بەرەو پێشتر ببن بۆیە پارەدارکردن و یارمەتیدانی ئەو بەرەو پێشبردنە گرنگە بە تایبەتی بۆ هەوڵەکانی حکوومەت لە تەرخانکردنی چارەسەری پێویست بۆ کەسانی کە پێویستیان پێەیە. زۆر سپاس دەکەم بەڕێز یۆکۆڤیچ بەرپرسی ئۆفیسی هەولێری ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ لە عێراق. سپاس کە میوان بوویت. باشە ئەمەی لە